پەروەردگار سەی کە ئێمە چەند بێقووت، چەند بێهێزین، چەند داماوین، چەند خەڵەتێنراوین، چەند دەست لە پشدراوین، چەند بێکەس و بێکارین، وەقیلەتە حیلەتی، چەندێ بێحەلین، بۆ چۆن ڕوو بکەین؟ وهەوانەنا عەلە الناس، سەی خەڵکی کە چۆن پشتیان تێمان کرد، چۆن بەبەر چاومانەوە مناڵی مسلمانان ئەکوژێ و کەسیش دەنگ ناکە. ئەنتە رەب المستضعفین إلى من تكلنا؟ إلى بعيد يتجهمنا أم إلى عدو ملكته أمرنا؟ أمان ديت دستشي پروردگار، تو پروردگاری جير دستكان. حسبنا الله ونعم الوكيل. ابن عباس رضاي خوای لێ بێ ئەفەرمێ قالها إبراهيم عليه الصلاة والسلام ألقي في النار. أفرميت حسبنا الله ونعم الوكيل كلمەیەکی زۆر گەورەیە مسلمانان. هەر کاتێک ڤیدۆیەکی ناشرینت بینی لەسەر مسلمانان و غەدریان لێ ئەکرا، هەر کاتێک قوڕگت ئەمەد گیرا و پڕ بوو لە گریان، بڵێ حسبنا الله ونعم الوكيل. یعنی ئێمە هەموو حیساب و کتابێکمان، هەموو بێتوانایی و بێهێزیەکمان تەسلیمی ئەڵڵا کردووە و ئەویش باشترین نیعمەتێکە کە وەکیلی ئەم عیشە بدەینە دەستی. ئەفەرمێ ئیبراهیم لە کاتێک ئاوتی دالاسقیان دروست کردو وەکو منجەنیق بینی وتانە لە فلیمەکانە، ئاگرێکە تەیر بە کیلۆمەتر بەسەریان ڕەت ئەبوو ئەسوتا. لە کاتێکا کە فڕێیاندا بۆ ناو ئاگرەکە وتی حەسبی الله ونعم الوكيل يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. پروردگار فرمي أي آگرێکە فێنک بەرەوە بەس ڕقشی نەکەیتەوە ها، چکۆم الله ئەتوانێ ئاگر فێنکە، الله ئەتوانێ چەقۆ کولکا کە ملی ئیسماعیل نەبڕێ، الله ئەتوانێ بەحرێک شەق بکە بەنو ئیسرائیل لەگەڵ موسایە بچنە ئەو بەرەوە فیرعون و هێز و چەکدارەکەی غەرق بکە، الله ئەتوانێ کەیدی 10,000 کەس هاتوونەتە سەر مەدینە پوچەڵکە، الله ئەتوانێ تەیر الئەبابیلە بنێرێ وەکو درۆنەکانی ئەم ڕۆژگارە فیل و ئەبرەهەکانی فیل ڕسوا بکە کە یەک تۆزێ قوڕیان هەڵگردبوو لە خوارەوە ئەبوو بە ئاگر و ئەنووسا پێیانەوە. ئەوە ئەڵڵایە ئەتوانێ ئەو شتانە بکات. بۆیە خۆشەویستان و بەڕێزان کاتێک کە هەڵیاندا وتی حسبنا الله ونعم الوكيل وأفرميه وقالها صلى الله عليه وسلم وأصحابه رضي الله عنهم. پێغەمبەر صلى الله عليه وسلم وها وڵە بەڕێزەکانی ئەم کەلیمەیان وت لكاتيك حين قالوا ككاتي بيانيان ود إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل. بخلشي وتيان أي محمد صلى الله عليه وسلم خلشي لسرتان كوبونة ولا مدينة أمر الروجي استئصال كردنا روجي أوي رجل رشتان در أكن امرو ئێوە تااقەتتان بە ئەوان نییە خەڵکی لێتان کۆبوونەتەوە فەزادەهم ئیمانە ئیمانیان زیاتر بوو زانیان ئەم گەلە کۆمەیە گەلە کۆمەی ئەوەیە کە ئینسان خوای گەورە لە کاتی فیتنە و موسیبەتا سەریەخە وتیان حەسبنا الله ونعم الوكيل فانقلبوا بنعمة من الله. اینجا خوای پەروەردگار سەریانی خست و لوتی ئەحزابیشکان. خۆشەویستان و بەڕێزان یەکێک لە ئەوانەی کە پێویستە ئینسان لە دوعاکانیان بیکە پێویستە ئینسانی مسلمان بزانێت بلي اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس. خۆشەویستان والله ئەم دوعایە هەر چەندێ بیرم لێ ئەکردەوە ئەمڕۆ ئامادەی بکەم والله واقعی ئەمڕۆی خۆمان دێتە بەرچاوم. اللهم إنا نشكو إليك ضعف قوتنا. پەروەردگار سەی کە ئێمە چەند بێقووەتین، چەند بێهێزین، چەند داماوین، چەند خەڵەتێنراوین، چەند دەست لە پشدراوین، چەند بێکەس و بێکارین، وەقیلەتە حیلەتی، چەندێ بێحەلین، بۆ چۆن ڕوو بکەین؟ وهەوانەنا عەلە الناس، سەی خەڵکی کە چۆن پشتیان تێمان کرد، چۆن بەبەر چاومانەوە مناڵی مسلمانان ئەکوژێ و کەسیش دەنگ ناکە. ئەنتە رەب المستضعفین إلى من تكلنا؟ إلى بعيد يتجهمنا أم إلى عدو ملكته أمرنا؟ أمان ديت دستشي پروردگار تو پروردگاری جێر دەستەکانی ئەمان دەیتە دەست دوورە دەستەکان دەست مافی مرۆڤ و یەکێتی ئەوروپا ئەمان دەیتە دەست ترەمپ و بایدن کەوەها ئەوە تا خۆیان غەدرمان لێ ئەکەن ئەوە مافی مرۆڤەکەیان و مافی ئینسانەکەیان بوو. أم إلى عدو ملكته أمرنا ئەمان دەیتە دەست ئەم سەرکردە تاغوتانەی وڵاتانی عەرەبی کەوەها هەموو ئەو جێشەی دروستیان کردۆ ڕۆژانە مسلمانان ئەکوژن. نەتان بینی لە لیبیا قەزافی جێشەکەی بۆ گیان خەڵکی خۆی بەکارهێنا، نەتان بینی سەدام حوسێن جێشەکەی بۆ ملەتەکەی خۆی بەکارهێنا، نەتان بینی علی عەبدوڵڵا ساڵح جێشەکەی بۆ ملەتەکەی خۆی بەکارهێنا، نەتان بینی حافظ ئەسەدی گۆڕ بە گۆڕ و بە شاری کوڕی لە حەماچی لە مسلمانان کرد 50,000 مسلمانی بە مانگێک شەهید کرد.
ئەو هەموو جەیش و ئەو هەموو عیتاد و عوتەیە کە دایناوە هەمووی بۆ کوشتنی مسلمانانە. پەروەردگار ئەمان دێتە دەست کێ؟ ئەمان دێتە دەست ئەوە مافی مرۆڤەکەیانە وەکو بت و جاهیلیەت و خوورماکەی بیلالی حەبەشی کە باسیەکە هەر کاتێک پێویستیان بەوە بێ پێشێلی مافەکان بکەن کە دروستیان کردو پێی لێ ئەخشێن و حەقیان نییە. ئەمان دێتە دەست ئەمانە کەعبەیان دروست کردووە لە شێوەی کەعبە خەڵکی بە دەوریان ڕقسەکە و بتی جاهیلیەتیان گەڕانەوە بۆ حیجاز. ئەمان دێتە دەست کێ؟ پەروەردگارە. وأنت رب المستضعفين، تو پەروەردگاری ژێردەستەکانی، پەروەردگاری بێکەسەکانی. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە خۆت تەداخولکەی، خۆت مسلمانان سەرخەی، خۆت بەزەید بە حاڵمان نابێتەوە. ئەمە ئەو ڕۆژەیە إلى من تكلني إلى بعيد يتجهمني، ئەوەی دوورە نامان ناسێ، ئەوەیشی نزیکە، ئەوە تا سجنەکانی پڕ کردووە، دادگاکانی پڕ کردووە، هەرچی ڕەزائیلێ ئەیهێنێتە ناو ئومەتەوە بە خەڵکیشی ئەفرۆشێتەوە. بە یەک تەوقیع بە ملیاران دۆلار ئەدەن ئەو وڵاتانە بۆی بدەنە ئاگر و ئاسن مسلمانانی پێ بکوژێ. يبكون عليها ويتعاونون ضدها، لبانو أجرين ويما واكين ويما قبول مانية ولا جيري شو لسر مسلمان ريكوتون لناويان بدن. بۆیە خۆشەویستان ئەمە ڕۆژی ئەوەیە ئێمە هیچ شتێکمان پێ ناکرێت لەوە زیاتر زمانی خۆمان لە خراپە بگرینەوە و دوعای خێر بۆ مسلمانانی مستەضعف بکەین.